دیارە ئێمە لەسەر داوای هاوسەرۆک و لە دوای کۆنگرەی چوار باش چوینەتەوە ناو خەڵک و لەو چوارچێوێشدا ئەمڕۆ سەردانی منطقەی شێخ بزێنی خوار و ماگر کە پێک دێت لە 11 گوند لە نزیکەوە لە چەند شوێنێک کۆبوونەوە گفتوگۆمان کرد لەگەڵ کۆی ئەو کێشانەی کە لە ناوچەکە هەیە. دیارە ئەم سەردانش بە یاوەری بەڕێوەبەری ناحەی شوان و هەروە بەشێک لە بەرپرسی فەرمانگەکان و هەروە کۆمیتەی شوان و کۆمەڵی لە پێشمەرگە دیێرینەکان لە نزیکەوە چاومان بە کۆمەڵی خەڵکەوت و بۆمان دەرکەوت لە سەرنجام کۆمەڵی کێشە و کەم و کوڕیان هەیە و کێشەکان ئێمە بەشێکی خۆمان هە بەڵێنماندا بۆیان چارەسەرکەین. بەشەکەی تری ئەمینێتەوە لە ئایندا بە خۆناغ بە خۆناغ لە ڕێی لایەنی پەیوەندیدارە بۆیان جێبەجێکەین و ئینشاءڵڵا بەڵێنیان پێ ئەدەین بە هیمەتی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی و مەکتەبی ڕێخستنی یەکێتی ئینشاءڵڵا هەوڵ دەین کۆی کێشەکانیان بۆ چارەسەرکەین.